چەندین ساڵە بیانی پێش باو باپیرانمان ئەم مەرزە هەر کراوە بۆ لە سەردەمی ڕژێمی بەعسیشە هەر کراوە بۆ ئیشی تیا کراوە ئەوە ماوەی 6 بۆ 7 مانگە ڕوا لەلایەن پاسەوانی سنوورەوە داخراوە چەندین جار نوێنەرمان چۆتە لای بەرپرسانیان وعدیان پێیان کە بکرێتەوە چاکە بێ دووردەوردە بەڵام خراپ و خراپتریش بوو ئیسا نزیکەی 400 بۆ 500 خێزان لە محوەری ناحیەی خۆرماڵ کە 43 لادەی لەسەرە ئیشەکە لێرە ئیسە ناڵن ئیشەکەش بکرێت چەندین جار ڕاونراوین بەتەقە بە وڵاخەوە ڕاونراوین بە سیارەوە ڕاونراوین تەنانەت لە ناو ناحیەی خۆرماڵیشا شەوی جەژن تەقە لە سیارە کراوە تەنها لەسەر بنەمایەوە دایان خستووە کە حکوومەتی عێراقی جەنابی عەبادی بڕیاریەوە هەرێمی کوردستان سنوورەکانی دابخرێت لە نازانم حەسارە خراوەتە سەر کوردستان یاخوچی ئێمە دەنگمانیا بە ڕیفراندۆم و شەڕی داعشمان کرد کە سەر بەخۆ بین نەمانزانیەوەی ترژێر دەسە بین و حکوومەتێکی عەرەبی فاشیزم سەرکردایەتی ئەمە بکە زۆربەی کەسمانەیە خێزاندارە ئاڵتونی ژنەکەی فرۆشتۆ وڵاخی کڕیوە ڕێگە بدەن بە ڕێگەیەکی یاسایی ئەمە ئیشەکەین بارەکانمان هەمووی وەسڵی دەرچوون و داخلبوونیشی هەیە ئەگەر هەر بارێکی نایاسایی گیرا ئیجرایەتی یاسایی لەگەڵا بکرێت و ئەوە هەموو شتێکی یاسای وڵاتە